لە هەفتەی دێم لە یاریەکانی خولی نایبی کوردستان یانی هەندرێنی پێشەنگ بۆ میوان یانی ڕزگاری. پاش دەستپێکی یاریزانانی هەندرێن دەستیان بە هێرشەکانیان کرد و توانیان لە خولەکی حەوت لە ڕێگەی ئاریزرارەوە گۆڵی یەکەم تۆمار بکەن. لە وەڵامی گۆڵەکەی هەندرێن ڕزگاری لە خولەکیدا نزیک بوون لە تۆمارکردنی گۆڵی یەکسان، بەڵام شیشی گۆڵ ڕێگر بوو لە یەکسانکردنەوەی ئەنجامەکە. یاری بەهێر شێردویانە بۆ سەر گۆڵی یەکتر بەردەوام بوو. یاریزانانی ڕزگاری بۆ یەکسانکردنەوەی ئەنجامەکە هێرشەکانیان چڕ کردەوە. لە خولەکی چری یاریەکەدا گۆڵپارێزی هەندرێن بە گەڕانەوەیەک ڕزگاری لە یەکسانکردنەوەی ئەنجامەکە بێبەش کرد و گێمی یەکەم بە سوودی هەندرێن کۆتایی پێهات. گێمی دووەم یاریەکە یاریزانانی ڕزگاری گۆڕانکاریان لە درێسەکانیان کرد و درێسی سپیان پۆشی. یاریزانانی ڕزگاری پاڵپشت بە یاریگا و هەندەرانیان باشتر دەمێنران و هێرشیەک لە دواییان دەبردە سەر گۆڵی هەندرێن، بەڵام نەیان دەتوانی سوود لە هێرشەکانیان وەربگرن و گۆڵ تۆمار بکەن. لە بەرامبەردا یاریزانانی هەندرێن لە خولەکی 62 نزیک بوون لە تۆمارکردنی گۆڵی دووەم، بەڵام سەرکەوتوو نەبوون. لە خولەکی 65 یاریەکەدا لە ئەنجامی هێرشێکدا محەممەد حەمید توانی ئەنجامەکە بۆ ڕزگاری یەکسان بکاتەوە. لە دوای گۆڵی یەکسان یاریزانانی هەندرێن باشتر دەبینران و پاش چەند هێرشێک توانیان لە خولەکی 85 بە شێوەیەکی نایاب گۆڵی دووەم تۆمار بکەن و سێ خاڵی یاریەکە بەدەست بهێنن. الحەمدوللا توانیمان سێ خاڵی زۆر گرنگ بەدەست بێنین. لەخوای بەزیادی لە ناو یاریگای ڕزگاریانی ڕزگاری ژانێکی زۆر باشە لە یاریگای خۆی. ئێمە هەموو یاریەکان زەختێکی تەواومان لەسەرە، چونکە بە حوکمیەوەی پێشەنگی ڕیزبەندیەکەمان گرتیە یاری لە دوای یاری بۆ ئێمە قورس دەبێ. ئیشاڵڵا ئەمەش وە دەکەین لە هەموو یاریەکان سێ خاڵ بەدەست بێنین بۆ ئەوەی ئەو ساڵ ئیشاڵڵا بە پشتیوانی خوای گەورە ببینە پاڵەوانی خولەکە. ئیشاڵ لە یاریدا توش لەگەر یانی چوارکردنە لە یاریگای خۆمانە. ئیشاڵڵا و سێ خاڵی بەدەست دێنین، کۆتایی بە مەرحەلەی یەکەم دێنین بە ئەنجامێکی باش. سەرتا بەناوی خوای گەورە داوای لێبوردنەکەین لە ئاندەرانی خۆشەویستی ڕزگاری و هەر لێرێشەوە من دەستەکارگەی شانۆی خۆم ئاراستەی دەستێکاری ڕیانەکە ئەەکەم. بەنسبەت دیارێکەوە یاریی باشمان گرۆک و ئەدا زۆر باش بوون لە چاویاریەکانی پێشترا، بەڵام کابراوی شانزیاوەرمان نەبوو و بەدیلی پێویستیشمان بێنێ بەڕاستی. ئێمە بەدیلەکانێکین ئەبێ بە باقوسی لەسەر تیپەکەمان لە باتیەوە ینی گۆڕانکاری ئەکەین تیپمان باش بێ، ئێمە تیپمان خراپترە بێ. دووبارە داوای لێبوردنەکەم و بەختێکی باشتر بۆ ینی ڕزگاری خوازم لە داهاتوە ئینشاءڵڵا پشت بەخوای گەورە. بەمەنجامە یانی هەندرێن بە 22 خاڵ پێشەنگی ڕێزبەندی بەهێزتر کرد و یانی ڕزگاریش بە 12 خاڵ لە پلەی حەوتەم دێت لە یانەکانی خولی نایبی کوردستان. هارون ڕەشید، کەناڵی ئاسمانی پەیام، قەزای ڕزگاری.